چیەوە کچم؟ کچی خۆم غەدرمان لێ نەکردوون ئەوانە پیاوکوژن. قوربان ئەو کەسەی کە سجلمان کردووە ئەوە ئەڵێ من چاچێکەم وشێتە. بەچی؟ وەڵای نازانم. کورە بابە سمایل تو عەقڵێ بێ ئێمە ئەوە هەزار دکتۆرمان بردووە چانە بووە ئەوە لە چۆ توانێت چاچ کاتەوە؟ وەڵا خۆی وای چی ئەڵێ چی ئەمە چی دەوێت؟ ئەڵێ بابێ بۆ ئێرە بزانین چیەوێ بێ وێرە بڕۆ بانکە بڕۆ بانکە ئێستا چمە هێنە بە شەرمەزارم نەکەی هاوا پێ دەڵێ خاڵی اسماعیل جا من بەخوا تا ئێستا کەسم شەرمەزار نەکردو بۆ من بەکرم دەبڕۆ باشەڵم پرسیارێ بکەم نازم تا ئێستا لەو سمێڵی جوو تێنەگەیشتم چۆنە تو ڕسمەڵێ من نەچێکە قوربانم هۆ نەقساکەیت توخوا ئەمە ژیانە توخوا ئەمە حاڵە بەکرد باشە تۆ بۆ ئەمان پێکە ئەی هاوار چاکەکە باشە بیش ئەبێ دڵە گەورە بێ بەس عەقم عوسمانجی بلە شتێک لێ بەبزان شتێکم بەچیە ئەو کوا پێم کوا لە ڕاکردنەکە کەوتە ناو قوڕەوە چوو خۆی بگۆڕ کاکە بەکرم خۆش بێ بە درۆیەک تێگەی بە ساختە چێتێ ئەم حڕێی توش کردم و ئیفلاتی پێکردم ئەمە بۆ ئاڵتونێ دزی بە درۆیەکی تریشی ئەوە تا خەریب و تەفرت و هەمووان بکوژن قارەمانێکم حیجزە بەکر یەک شتی لێ بێت بە تافەکە تا لای مەخوارەوە کاکە ئەم درۆی تاکەی پێم ناڵێ ئەگەر درۆ بۆ ئەەکەی وعد بە وعدی پیا و لەسەر دەستی ئەو عوسمانە و دەستی ئاسیا و تۆزێ دەستی ئەو کوڕەش تا ماوە ئەم بەکرا درۆ بە دەمیانایەتە دەرێ باشە بەڵام بۆ مناسبە تۆ ئەوە ساڵی هەفتا بوو بەکر هەڵەسم بۆ بە قورئان بە شەقازە شێتەکەم هەردە بەسە کاکە وێرانێ کردین ژیانێ فەوتانین تۆ بەکرد چی بکەین نازانم وەڵڵا نازانم خۆ یەک شتی لێبێت ئەو کوڕم جاخۆ من هەرۆ قارەمانم هەیە نانە ئیشەڵا بەرە بێ هەبەت من هەرچەندی قەدەیەم ئەو ئاغایە لەوە ناچێ ئەوە پیاوێکی پیاوانەی لان و بیلان ئەمە ئینەیەکی تایە کورە بابەت تۆ ئەو شەکرە و شکان و تێ وەڵام من فڵان کەسم کوشت و ئامۆزای ئەو دەرتوو تۆ لە خۆتۆ بۆ ئەم شەکرە و شکان من دوێ بوو کردبوو تەواوی ئێوە سەرمانی خوارد ئەوە تەوا وعدم کرۆ درۆ نەکەمیتر باشە تەنەبازی کاکە باشە لەو تووڕەمە بتکایە شتێ بکە بۆ بلە وەڵڵا نازانم سەتەن لێ هێناتوێ ئەم بەکرە حەرەکەی لای منە چییە ڕۆڵە دوو پلان مێبووی دوان یەکەمیان خاڵە بەکرد بێ زەحمەت بڕۆ ماڵمان چۆڵکە پورە ئاسیا نادینەوە تاوەکو بروس نێتەوە تۆ بڕۆ بعد نازایتەوە تۆ چی تەکبیر شەڵڵا تۆ بگیرایتە بەبارم تە نەک ئەو ئێستا حال وەڵی نازانم حالم لا نییە من خەریکە مێشکم تێگەچێت زای چی بەکەکیلەکانم بەرێ منە ڕۆمۆ کاکەگیان دوایی بەکرد توش دوای بەرەوە باشە ئەواسیا وەرە نەڕۆژ گوێ بگرە تۆ بارمتەی لای من بە قورئان بە شەقازە شێت و هەر دەکەم نەکەی پلانی دۆ مەزانی چییە؟ هەی بەستینەوە باوکە سلام علیکم وەرێرەوە هەستم چ ئاوە بە قسەی خۆش پێم بڵێ سلام علیکم عەلیکە سەلام ئەشی ئاغاجان پێم بڵێ جان سمایل وتی ئەو کچە چاکەمە و لێ تێگەم تۆ چی لێ تێگەی تو چۆن چاکێکەیتەوە ئەزانین چیە ئاغا خۆ من چای شەکەمەوە ئەڵم تۆ یەک پرسیار ئاغاجان ئێوە بورتانە بۆ دکتۆر ئەی چۆن چی پێوتە دکتۆرەکە بردوومانە بۆ لای دکتۆر و توێتی ئەمە شتێ لە دڵیایەتی ناتوانێت دەری ببرێ و قسە بکات یعنی بۆیە نەدۆزراوەتەوە نەوەڵڵ ئاغاجەوە حەلەکەی لای منە خۆ مەمبینێ ئاوا من لای تۆ بۆ تۆ چیت دکتۆری پرۆفیسۆری چیت تۆ چۆ تەواو کردووە ئەزانین چی وەڵا ئاغاجان مە بەس شادەیە بەڵێ وەڵای دوو ابتیدایی چی دوو ابتیدایی دوو ئیبتیدایی تۆ توانی کچەکەی من چاکەتەوە ئەزانی بۆچی واڵم ئاغاجیانم عیلاجەکە لای منە وەکو کاکە سمە باسی کە تەماگە ڕێز و حورمەتمە وتی ئەمە سێ مانگ وایە سێ مانگ لەمەوە بێژ خوشەکەی بە زۆر دراوە بەشوو جا خۆش دەزانی ئەم عیلە دەوڵەمەند و خانەدانە کچی خۆیانێن بە مستەوای خۆیان تێگەی اینجامی کە بۆ باسەکە من لە فیلما بینیمە ناکرێ ئاوە تێگەی ئەبێ چی بەدڵ بێ ئەبێ شوکابەوە ئەوە عیلاجەکەی کورەوە تۆ باسی چیەکەی ئەوە ئاداب و ئەدیرنەریتی با و باپیرانمانە ئێمە هەروە کچمان ناوە بەشوو عوسمان
لا حول ولا ئەرێ کاکە تۆ بۆ نانی تۆزێ بخەوین بۆ ناچی لە ژوورەکەی خۆ بخەوی چی بخەون ڕاکەیت وەڵا ڕاناکەم و تا دەستم بەستراوە تۆ چاوم بەستراوە تۆ ناشزانم ئێرە کوێە وتم تەلەفۆنە بکە بۆ ئاسیابا نەترسێ وەرە هەردوو چاوی دەرەها و خوشکیشمە تۆ تازە بارم تێدا بینە هەتا بلە بەر نەبێ ڕووناکایی نبینی تۆ بە چای خۆ ئێستا بۆ هەڵەسانین چی دەوێت عوسمانینە ئێوارە چیتان قواریەوە وەڵی ئێوارە لە تاو کوڕم لە تاو بلە بەخۆم هەنانم بۆ نەخورا بزانم چواشیشکە با بوش سێشیش سڵنگم خوارد بە مەستاوێکەوە وەڵی عوسمان مردم لە برسا بەهو خوای بێشکات تا لێ بکەم لە مافی مرۆڤیش باشە بەڵێمەوە تا بەسومیانە تۆ نانیشم نایانە وڵی شتێکا ڕاستەکە چی ڕاستەکە تۆ نەتبینیوە بە پێی یاسای نێودەوڵەتی نێتەوەی گرتوەکان ئەڵێ نابێ بارەمتە برسی بێ بەس ئەتوانی شتێکی تر سەماغە خاڵە بکرد ئەتوانی شتێکی تر نانەڕەقی بۆ بێنی هەرچێ بێشتێکم بەنێ باشە چەنەبازی نەکەی تۆ سزنی لای من شتێک تینی هەیە لەبەر مافی مرۆڤ بانەڵێ وەڵا شتێکم نێن و بەرم نێن لە سۆشیال میدیای دنیا خەبەرتان لێم ئەڵێم عوسمان جەعادای لێ کردوم جگەرەی پێ قوژانومەتەوە حدێت چیە جا خۆم موبایلی پێ لە کوێیکەیت ڕاکە پارچەنانی بۆ بێنە ڕاکە ڕۆڵە ڕاکە هەن لە ڕای خوا لەبەر مافی مرۆڤ ئەرە بەخوا کەریکا منم عوسمان ئێرە کوێیە ئێرە بەغایە ماڵی خۆمانی کوێیە ئەیکوا ئێوە ئاوە ژووری ئینفیرادیتان هەبوو وەختی خۆی ئاخرەمە ماڵی حڕیە و هینە ناوی چێبراکەی قەندەهارە تووشی ئەم بەزمە کردم لێمێن برسیمە برسیتە حەلمان لایە ئاوینیتە ئاخر گوێ بگرە ڕۆڵە بکرد برینار نابێ ئەو بخاتەوە زۆر خۆ من تۆ بڵێ ناوم بریناری چیم دەمکەرەوە تۆ دەمکەرەوە لەم لاوە ئەمرن نەمێنێ لە زەهریکە چۆڕێکی بەنێ نەیتێ قڕکی بتاشێ چۆڕێک مرە ڕقە زۆر ڕقا ئەیدەچێت خاویر بۆ شێ تەرکەم وڵای باوانەی دەمێ بۆی ئیتر درۆنەکە بەس ئەو نانە تەوا بەشی ئاوم نێنە نەوکەنەوە دەستەکەم بە درۆ جا خۆ تۆ سزی نامێت تا ئەوە درۆکە کەس بڕۆ پێ ناکات خواب بکەرە عوسمان نزانین چۆن وڵات درۆکەی دەم دەشکێنم عوسمان ئەوە ساڵی هەفتا بوو چوون بۆ ڕاو شێرێک ها بۆ لام شێری چی بەخوا چوارەوەی تۆ بۆ عوسمان بەڵا کاکە منیش نەمکردە نامەردی شێرم کرد و بەسمەوە یەک پەتیە سوورم لێ بەست بڵێ بەچی خۆی بەرا عوسمان مشت پەتەکەی قرتان و لێ یاڕۆی ئەی شێرەکە نەی خواردی چەنە باسی باوکە بۆ دەمیشینە بەس درۆزلانە خۆ من هەر بەرە نام تا باین بخۆ درۆ بکە داوام بەرەیە ئەو نییە عوساو شەکر نییە ئاوی نییە با بۆ تامیتانی پێ نەکەم تۆزی ئاوە دروشتن نەکەی ها لێرە هەر خۆم و خۆتین عوسمان عوساو عوسە چی کێشم بەناوی دەم خۆتین ئەزانجی ئاغاژان دە تۆ پرسیاری لەگەڵ بزانە وایەنە پرسیاری چی لێ بکەم ئەو سێ مانگە قسە ناکە و نوتقی نییە قەیناکە تۆ پرسیاریشی لێ بکە ئاغا تۆ دلی برسە بزانە ئەرێ کچی خۆم چی لە دڵتایە پێمان بڵێ ئەوە تا قسە ناکات و باسی چیەکەی ئەسە سمایل بی باسە داڕۆم کاکە وازم لێ بەرە دە تۆ ئاغا یەک جاریگە یەک دڵ دڵی بلە یەک جاریگە پرسیاریش لێ بکەت خۆ دەتخوات کاکە شێتمانەکەی شێت تۆ چیتە کاکە عیلاجەکە لای منە بەس تۆ پرسیاری لێ بکە بزانە وایە پرسیارم لێ کرد یەک جاریگە کچی من تۆ چی لە دڵتایە پێمان بڵێ ئەوە ئەزانین چی ئاغاژان تۆ ئەزانین اسماعیل بیبە کاکە سا عیلاجەکەی بێڵم ئەزانین چی ئاغا بەس تۆ پرسیاری لێکە بڵە بزانە حەزەکە بە دڵی خۆش شوو بکە یا شوو ناکە بەس ئەوەی لێ برسە و تەوا حەقی نە بزان جواب تایەتویانە کچی من تۆ ئەتەوێ بە دڵی خۆش شوو بکەیت بڵێ باوکە اسماعیل عجایب اسماعیل عجایب کچەکەم قسەکە اسماعیل عجایب وەی بەخۆمانم ئەمە چییە ئاغا پێم نەوتیت پێم اسماعیل لام سەیرە بە قوربانم بە قوربان ئاغاژیان تۆ چی تۆ لەکوێوە هاتی فریشتە بووی بە ساقەوە بووم ئاغا پێم نەوتیت ئەوە عیلاجەکەیەتی تۆ ئەزانی چی جا ئێستا تەلەفۆنەکەین بۆ باوکە ڕقمەکەی بەمێ سفر حوسە هەفتە سفر حوسە هەفتە دەتۆ منە کاکە وڵای ڕقمەکەم لەبەرنی یەک دەقم یەک دەقەت ئەمە کاکە عوسمان تەلەفۆنی بۆ زۆری مێرە تەواو دا عوسمان بەرمە بەخواجی نەدروی کاکە وەڵا بەرن نایم ئاقدە بەرمە بەرن نایە مەیلەوە وز بە چەنە نەی تەلەفۆنە باش هەستی هەمزاکە بەخوا منەرم جایی بەمەوە کێە هەمزاکە باوکە بە قورعان خیرەتم نییە کۆرە بمەدە ڕەفیقمان پێکردن
بك بس بك هاتو جواب عقبنيها شو بك من جواب مو يا الله واه الو الو لا 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 شي عثمان جان قوربانی بم هەر ئێستا وەرن بۆ ئێرە تەشریفتان بابێت بەس ساقەی تۆ بم ناشە بلەکەت نێژی نابێتەوە باو کەڕۆ نا کورە کەتنی چی ناوەتەوە کاکە براییم کورە گۆڵە گۆڵ بە ساقەی ئەو چاوەی بم کچەکەی منی چاکردوتەوانێت سێدانە مانگە نوتقی نییە بۆ ئاغا تۆ من بەجل تێگەی ها بلەو حیجز کە دنیازە هەیە ئێمە بین و ئێمەش حیجزکەین بۆ حەلایی باسکە کورە نەبابە عوسمان جانەوە تۆڵی چی بەخوا ئەم کوڕی تۆ زانایە دانایە پرۆفیسۆرە کورە بابە ئەو کوڕێ من ئێستا فەرقی معدەنووس و کەرەوەز ناکات یەکەم جێل هەبێت لە کوردستانە کوڕەکەی منە کورە بەخوا عوسمان ئێوە تێکتان ناوە واللهی عیبی نییە هیچ مشکلی نییە ئەوە تا کچەی متکەوتەوە قسە عوسمان دە تۆ جۆ بگرە ئەوە بڕیارم ماوە لێشتان خۆشە بم لە بەکری لە بەکر خۆشە بم کاکە وەرن تەشریف بێنن من لە خزمەتان نابم کاکە بەخوا من باوەڕ بۆ قسانی تۆ ناکەم عاجز مەبە کاکە بۆ باور ناکەی ئەمە قسەی ئاغایە تۆ قسە لە من وەرگرە تێگەیشتی ئەوە حەزەکەی خۆی ئەوە بلێ قسەی لەگەڵا بکە ئەلو کا عوسمانی بەڕێز ئەرێ بلە تێم بگەێنە ئاغا باسی چییەکە ئەزهین چییە باوکە ژیان بە قورعان لە ماڵەنە خواگەلی خۆریشی لێ باوکە دانیشتم دووسە قسەماگە قسەی ناکرد وڵا دوای کە مۆزوعەکان تێگەیانم ئێتر وەڵاوی ڕاستی بێ عیلاجێکم بووە و شتێکم بیرکەوتەوە باوکە باوکە کاتی خۆی بیرتە ڕۆژێکیان خۆ نەخۆش خز بە درۆوانێ لای ئێمە مەژم مخەفتمان بۆ خەڵ بەڵام دوای شتەکە ڕاست نەبوو تێگەین جامش ئەو فکرێ هەو بەش باوکە کە ئەڵی بلە جێژە بەخوا جێژ نیم ئەوە هەو بە مێشکمە باوکە دەرەجەیەک ئێستا ئایبیتیانەماوە جا من هەست دەکەم تۆش و ئەو کشەش هەر یەک قەزەکەتان یەکشتە باوکە بلە ئاخر وڵە ئەترسم ئەمە تەڵە بێت یا دەمانچەیە لەسەر سەرڕاگربیت و لەژێر زەختام قسانەوە پێ بکەن نانە باوکات نانە بەخواوە قسەی دڵمەوە ئاغا لە دڵۆ قسەیە کرد تێگەی بەخوا وعدیشی بێم وتی با هەرمیان بێم بۆ ئێرە بە کریش ڕزگارەکەم بەڵام باوکەجیان یەک تەکلیف لێکم دەگەر ڕێز و حرمەتمە پێشوی بێم بۆ ئەم ماڵە بە نەسیحەتی بەکرکە بایتە درۆنەکە یعنی تەواو تەواو دڵنیا بەلە وعد ئێ باشە ئێستا بەڕێیەکەوی نێمەش دەبش باشە باوکەژیان دێ خواحافیزی